کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن کامەرانم لە بەرنامەی هاوڕێی تەمەن بە ئێوە شاد دەبم. میوانانی ئەم شەو تایبەتن و هیچ پێویستیان بە پێشەچی و پاشەچی و بەند و بالۆرە و ناسر و ماڵماڵ نییە. ساڵەها ساڵ چێژیان پێبەخشیوین ئەستێرەی گەشن لە ئاسمانی درامای کوردی. زۆر خۆشحاڵم ئیمشۆ بە یادەوەریەکانیان ئەم شەوە تاریکە ڕووناک بکەینەوە. مامۆستا بەخێراتن. خۆشحاڵم ئەم شۆ بە دیداری مامۆستایان خەلیل یابا، مامۆستا حاجی علی ئەحمەد، مامۆستا فەیسەڵ محەممەد، مامۆستا بەکر معروف. بەخێر بێن. مامۆستا با لە تۆ ڕادەست پێ بکەن. مامۆستا بزانم ڕیاضت کردیە؟ ریاضە زۆریش. کەمالەت سام و ئێستاش بەردەوامی. ماشەڵڵا. بەس وا بزانم مامۆستا دائیمەن لەبەر هەیکەل و جسمە جوانەکەت دەوری ئاغایان دەدەی و دەوری ئەو شتانت دەدیت کە زۆر لێت دەهات. ئەوە زۆر کێشەشی لۆ پەیدا کرد. کێشەشی لۆ زۆر ڕەخنیان لێگرتم ڕۆژنامە نووسەکان چێ خەلیل بە بەس دەزانی دەوری ئاغا و چێخوا ئەوی بینی. یکاکە مەسەلە ئەوە نیە خۆ ئەمە محتەریف نینە، ئەمە هەموو هاوینە، ینی شتەکە حەزمان لێ هاتینە و ئیشانە دەکەین. ئەوە نییە بڵێ وەڵا بینە ئەرێ عەقدم چەندە و دەورم چەند و دەورم چی ئەگەنا دەورەکەی وەرناگرین وەلا کاتی خۆی خۆمان بوو دەورەی وەرگین سلۆشان و سلۆ درامای کابرا مخلیص دەرێ ئەتو مامۆستا خەلیل ئەو دەورە تو جوانە بەڵێ کاکە بەرەوە دەورەکەم چییە دەقەکەم دەداتی لە خۆم دەچم دەورەکەم حاضر دەکەم و ئەدای دەکەم ئەو زە خراپە باشە ئەوە زەمەوە دەزانیتی ئەو شتە نەقد دەکرێم وەڵا لۆ ئەو هەر بەردەوامی لەس ئەوەی ئەو تو ممثلێکی نەمەتی ئەو کاکە ئەم دەتان هەم دەورەی بینم بەڵام شتەکە ئەو هایە لەکنەوە تا لێ کاک حاجی علی ئەتوش زۆربەی کات حکایەت خوان بووی ئەها دەنگەکی باشتە بوو ئەداچی باشتە بوو وابزانم ئەوەش هەر نفسی شتە لە هەمان سۆنگەوەیە آخر حکایەت خوانی ئەو فەنەکە لە ناو فەن هونەرێک لە ناو هونەرێک ئەمر کە دەوری لە ڕزەبی دەوری حکایەت خوانم وەرگرت لە هەبوو نەبووی طبعا بە جەراعەتی خۆم وەرم گرت دەورەکە خۆ ئەوەل زاریم ئەو مامۆستایانە هەمووی تێدا بوون دەورەکە نەدرا من درا مامۆستا سابر عەبدوڕەحمانی بەڵام من بوومە منافسی من کە شەوێ لە ماڵی خینمەوە ئەم دەوری ئۆمەر چاوچنۆکیان دامی کاک زایر ببوورە کاغالی ئەوان هەم کێدا نەبوون بەس ئەم دوو تێدا بوون کاک فەیسەڵ و کاک بەکر تێدا ببوورە داوای لێبوردنمە عەلا کولی لە بینەرانش داوا لێبوردن دەکەم مەبەستمەوە نەبوو ئاسایە مامۆستا هەموو ڕۆڵەکەمان لە بیرە هەموو کارکتەرەکانمان لە بیرە سەتانەوەتی پێکەوە بووینە لە ئیشەکان ئەخلوێ ئەم نەربا بۆ خەیاڵی کاتم زۆر هیچ ئیشێک نەبوو نەگەم خوا نەگەم پێکەوە نەبوو ئەوەش نازانم چ سەدفەت بوو مامۆستایانە تێدا لە سەرپاوی پێکەوە کاک حاجی دەنگی سەرپاوی لە گەرمە لە شیرۆکانی ئیسماعیلی لە مامۆستا بوو لە چۆمان کاک حاجی دەنگیشت خۆشە ئەمن دەنگم زۆر خۆش بوو ئەو کاتی بە دەنگە خۆشەکەی خۆم ئەمن خۆم چەسپاند لە لەو ڕۆڵە ئەبوو نەبووی بەڵێ کە هاتم سبەینێکە گوتم ئەم دەوری هەبوو نەبوون مناقەشەی زۆر کرا لەسەری گوت تازە کاک سابیر تازە بوو بۆ مدیری ئەو فرقەیە و فرقەکەش یەکەم ئیشی بوو بەخۆشە دەزانیم مدیراتی لە کنەمە گێڕەچ هەیە لەگە عالمی فەرقی هەیە یعنی ئەوە تقریبا لە دابیانێ ئەمن بووم گوت منە ئاخری گەیشت زانیان زۆر مسرم گوتیان کاکە دەبل کاس وەرنەخوارد دەبل کاس یعنی هەر ڕۆژێک گوتم سۆلۆ نەبی نامەوێ منیان ئەگەر ئەمن هەردووکمان ئەنگۆ فەنتان ناوێ گوتیان با دەگوتمان باشە کاک ئەمن دەخینەوە ئەو بخینتەوە ئەگەر ئەو باشتری خیندەوە ئەمن پیرۆزباوی لێ دەکەم و دەرێم دەستت خۆش بی ئەمە ئەگەر ئەمن باشترم خیندەوە ئەویش دەبی پیرۆزباوی لە من بکە مامۆستا سابیر دڵگران نەبوو بۆ شتەی تێدا نەبوو دڵگران نەبوو بە شتەی مامۆستا سابیر چی نەبیدایەتی تۆزێک کەس بۆچی دیتی ئەمن دەست بە حەقی خۆیتی بە حەقی خۆی ئەوەمدایە و ئەو ڕەسەن تەسمیل بوو حەقیقەتەن دوتی پیرۆز دەست خۆش مامۆستا فەیسەڵ بزانم تو ساڵی 69 بەلێ مانجی 2 ئەمن کاک کامەران 21 دوی 1969 بەلێ لە بیرمە حەز دەکەم دوێنەیە یەکەم مەسرحیم تەقدیم کرد بە ناوی پوتە و ڕەحمان لە نووسین و دەرێنانی مامۆستا سەبا عەبدوڕەحمان بوو ئەو کاتی ئەیدی بەردەوام بووین هەتا وەبزانم کارکتەرەکە چ بوو ئەمە ڕەحمان بوو بەڵام زیاتر ناوم داوە لە نواندنی مارەی کە دەوری بلەی سوورگەمم دیت بوو ئیدی ئەو وەختی تەقیەوە ئەو دەورەی من لەبەرەوەی هەموو کوردستان یەک تەلەڤیزیۆن تێدا بوو ئەوش تەلەڤیزیۆنی کەرکووک بەرنامەکان تەزیل دەکرا لە بەغدایە داهەنار دە کەرکووچێ لە کەرکووچێش پەخش دەکرا هەموو دوو شەمان خەڵکەکە تەلەڤیزیۆنی دەچونە ماڵەشی ئەوی تەلەڤیزیۆنی نەبوو بەڵێ مامۆستا فەیسەڵ زام لەگەر ڕەحمەتی مامۆستا ڕەحمەتی ئەمن یادگاریم زۆرە لەگەر کاک زەلال ڕەحمەتی و کاک سەلامی ڕەحمەتی و
برادران دیخوالیان خۆش بجێیان باش انشاءالله دوعامان قبول دەبی بۆ ڕەمەزانەی لۆیان. ئەمن هەندێک یادگاری جوان لە کاکزەلار بەیاری دەبینم. یەک زۆر ئیتیمامی دەدا جل و بەرجی بە قاتی شێخ بوو تەسبیحی لەدەست بوو و ئەگە دینارە چ پێ باە ملیۆنە چ پێ باە لە کنەوی یەک لە ئیشە جوانەکانی ئەوی بەبیرم دێ برادرێکمان هەبوو لە بەغدایە دەیخین وەبزانام لەگە مالێ تێکیدا بوو مالێ پارەیان نەدابووێ کە بگەڕێتەوە بەغدای لۆقیندنەکەی زەرار باەر گوتی ڕاوەستا من ئێستا دێمەوە چۆ مالێ سەماوەرچینە سەماوەرەکەی هیناوە بزانام ئەگەر برادران بزان باقلم سەماوەرەکەی فرۆشتا ئەزار ڕەحمەتی لێبی مشکۆی هونەرمەندی گۆرانی بێش پارەکەی لێوی وەرگرت و پارەکەیدا برادرەکەمە پێچۆ بەغدایە جارەکیش مانگەک مابوو لەو ژێژنەی پارەمان نەبوو قاتی بکەین ئەو کەتی قات بە 5 دیناری دەدورە زەرار هاتەوە وەتوەرە با بچینە ماڵمان چوینە کنداچی فاتمەقان ئینشاڵڵە زێ باشدا وەڵە پێی گوتنە ئەمن قاتمەی نەفەیسەلیش ئەوە مانگە چمایە تقریبەن لەو جێژنەی داچی وای کرد خەلخاڵەکی نەگوتی زەرار بڕۆ خەلخاڵەی بە خۆتان بفرۆشن قاتی پێ بکەین وەڵا زەرار هات ناو زێرەگران خەلخاڵەکەی فرۆشت چوینە کرد سلاح سەلیمی بە ڕەحمەتی خەیات لەوێ دوو قاتی وەچەیەک درێرێک لۆ دوورین ئەنی ئاینەن تفسال و ئاینەن لەونەوە ئەو لە ئیشە جوانەکانی مامۆستا بەکرد وە بزانم ئەتوو تەڵەبەی مامۆستا خەلیلی بووی غەدار بوو باش بوو ئەوم لە بژێرەوە وەڵا لەگەر هەموو مامۆستایان زۆر زکرایەتی خۆشمەیە لە زۆر ئیش بەشداریمان کردیە با لە مامۆستا خەلیلی دەست پێکەم مامۆستا خەلیل مامۆستای من بووە لە 5 ابتیدایی مامۆستا ببوورە و قسەی دەکەم قەزدم عومرەکە نییە ئینشاءڵڵە تەمەنت بە چیای سەفینی دەبیتن قوتابخانەکە چ بووە لە مەکتەبی هەولێر بووین فؤاد أحمد درسي بمداب ما مصطفى من حزينة ذاك نايبري ما مستخلي لبنزي ابتدائي درسي بمقوتيا درسك ما علومي يقوتوا روجك مفتش هذا بو والله أو أمن زور زيرك بو بمني قوت هستا جهازي تنفسي بيدري نازم كوندامي هرس شرحك والله من الجيك راوسنا كمفتش روي هذا برب راوستا او زاو كاتش هو شيء استا الحمد لله او ابو بهي كلبو طبعا يكزل الليل دام دوروش ايرم ديشا ما مستخليل امن قرداري ما لبروي ما مستخليل واي كرت ام ما بقما لهنر بقما اوراد دي استا كتي داما بروجك لبينزي ابتدائي بتاقي هنا لبو شيء حزي لفنا شيء حزي لهنرا والله مش قلت ما مستأمن مش شيطان بوم لمكتب الزور قلت مأمن قلت ورا شو مسرحيكم دي لبداياتي حفتايا كان بو خالو الريبوار ما مستا دوري بطوليه بقول لنا ما مستا شاتو بو زو برادران بون الشيرزات بوليس بو يادي بخير والله بهات مو وتكوبو قلت ما مستا زور خوشلو ام جنابي ايدي لو كاتيوا هاتنا وهنر هاتنا وسعكي وتاكو يستبر دوام كاك علي بحسي سيروكاني مع اسماعيل كنت قلت فيك وبي بله سيروكاني مع اسماعيل اللي را عرض ما كنت سروش صالح حفتاونو بلا ما بالمان سرسنك بالمان سرسنك قام اوروج امنيك كرك ما احمد تمام زرشي قلت بو تازه داشي قلت كودسي بزيدي قلت ئەمە هەر ئەوها یعنی پێشترش دەکاتی خۆی میێوانمان لێ بە خۆداگەر لە منداڵان بی نەخۆشە بە خۆت بی بە دکتۆری ئیمە ئەوها بوو یعنی هەموو تەسخێ بوو گوتم ئەمە دەڕۆیان لە کولین چوین لەوێ خۆمان مشەوەش کردیە ئەو بەسرا ئەو عەرزە جوانەمان کردیە کە خلاص بووین هاتمە دەرێ لە کابراکم پرسی گوتم ئەرێ ئەو شانۆگەریەمە چاوە بوو گوتی خودێ زۆر لاوە بوو زۆر باش گوتی ئەمە بەس کەلیمە شتێ نەگەیشت لەسەر مەسەلەی تەسحیەی شتێکی زۆر بەسیت باسکەم ئەمە کە هونەرمەندان چەند مەغدور و چەند تەسحیەماندایە بەڵام داخی گرانم تاریخ بەرامبەرەمە هیچی نەکرد ئەمن برادران دەزانن لە مەسەلەی شارێک کە موافقەی دەرچوو ئەمە زەرار ناوەتی پاشی پەیدا کرد سەبریەقەی تێ پاشنیوڕانێ دەرچوین بچین هاتم و ماڵێ جەنتای ببەم کچەکەم هەبوو کچەکەم قەڵەباڵغ ماڵم هەمووی عالم دەگریاژن دەگریان یەک دێگۆ مردیە یەک دێگۆ مایە ئەمش هاتمەوە جەنتام دەست کردێ زۆر بەخۆشی
وڵا ڕاست بۆ قیژ و هۆڕ و هەرا چێوە گوتمەم دەست بە بەغدایە تەزیری تەلەڤیزیۆنیمان هەیە کورە گوتەوە ئیش کچت دەمری ئەتووە دەچێ بەغدایە گوتم بابی من ئەو کچە ئەگە خوا دابیە من هەر ئیمنە ئەمن ئەو قەزیەی دەچم قەزیەی نەتەوە چییە نەتەوەکەم لە کچەکەم گەورەترە ئەگەر ئەوە ئیمن بی هەر ئیمنە ئەگەر ناشە دەمری وەڵا ڕاست ڕۆیشتم بۆ قیژ و هەڕ و هەرا نەمزانی مایە یان نەمایە بەڵام خوا ڕەحمی کرد چوین و ئیشەکەشمان کرد و هاتمەوە دیتم گاگۆلەی دەکا گوتم لە شتە جوانەکانی کاک جەلال بایەری ڕەحمەتی ساڵی 1970 شانۆگەری بە زۆر کرا بە دکتۆر بە ڕەحمەت مامۆستا فەراد شەریف ئیخراجی کرد بوو بڵێ لە قاعەی سەقافەی جەماهیری جەلال تازە ژنی هینابوو وەڵا گوتی وەرە نیوڕانێ لە کنە من داوەت بە ماریشی خانیشی لە ئەنکاوەی گردوو بکرێت چوین لەوێ کە گەڕاینەوە جیهانی خوشتی ئەویش هەر هونەرمەندە بەڵێ لەگەرمان بوو تەمەشای پارەی خۆمانمان کرد بە هەر شتێکمان هەنجی بیتاقەی ئامانەی بە 20 فلس بوو ئەمەش 40 فلسمان پێەیە بە هەر شتێکمان یعنی نەی دەکرد سواری ئامانەیە بین هەستین لە ئەنکاوەیەوە بە پێیان هاتین هەتا گەیشتنە ئێرەکن محافەزەی لێ محافەزەی گوتمان جیهان ئەتوو بڕۆ مارێ ئەمە بە پێیان ڕۆیشتین هەتە سەقافەی جەماهیری جەلال گوتی قادەکەمەیە لۆ نەچم بفرۆشم بەو قادەی هەم نانیش دەخۆین لۆ مەغریبێت چکە دەچوین دیکۆری بکەین ئەوە یەک لە ئیشە جوانەکانی جەلالی یەکش کە ئەمە تازە ژنمی نابوو ماری خۆم کرد هیچ پارەم نەبوو شوشەواتم نەبوو شتم نەبوو مەسەرەن تەباغشم نەبوو وەڵا جەلال هات چوومە ماری داپیرم غورفەچیان دامێ هیچ شتەکەم نەبوو بەس غورفەنۆم چی لێ دەکەی هیچ بەکەلکی وەڵا جەلال لە ماری خۆیان عارەبانەشی گرت سەلازەشیان هەبوو سەلازەشی گەورە بوو وەڵی هەتا نیهایەتی هەشتایەکانیشمان بوو سەلازەکەی دەبینم بار کردیە لەگە حەمباڵەکەی هینایەتی لە بۆ ماری من یعنی ئەو زۆر مزەحی بوو لە بۆ برادران یادی بەخێر ئینشاءڵڵا هەموو کات وەلەو هەر لە ناومانە ڕۆژ نییە باسی نەکرێت لە جوانی و لە ئیشە جوانەکانی جەلالی یەک لە هونەرمەندا هەرە جوانەکان بوو زۆر مزەحی بوو لە بۆ هونەر کابرایەک بوو زۆر چاوتێر بوو هەر دەست کراوە و شیک پۆش مامۆستا فەیسەڵ حەز دەکەم ماوەکە بزری خەڵک زۆر گلەیمان لێ دەکات لە ڕەمەزانان کە لۆ مسەلسەلاتمان نییە تامان بێگومان ئەم یەکەم ینی ئەو پرسیاری تەواوکەری پرسیارەکەی دەست بڵێ ئەمن یەکەم کەس بووم کە 15 حەڵقەم نووسێەوە کاتی خۆی لە نەوەتەکان لۆ کوردستان تیڤ 15 حەڵقە لۆ ڕەمەزانێ دوایە چوومە تەلەڤیزیۆنی هەرێم ڕەمەزان نەبوو کە من حەلقاتم نەبی حتا کاک بەکر لەگەرمان بوو لە ئەوەی حەلقاتەکانی کوردستان تیڤ مامۆستا خەلیل و کاک عەلی لەگەرمان بوو زۆرێ هونەرمەندەکان ئێستا دەبینم هیچ دەگۆڕێنیە برادرێکمان هەیە کاک زەوهەر ئەنوەر هەستا ماڵەکەی خۆی تێکدا کردێ سینەما زەوهەر ئەنوەر جارجارە تیپەچی دروست دەکاتن بەخۆ بەخش ئیش دەکەین کاک عەلیشی کردیا کاک خەلیلیشی کردیا ئەمە ئیشمان کردیا ئێستا مەتەنە 15 حەڵقەمانەیە دڵمان خۆش بدەینە تەلەڤیزیۆنەکان لۆ ڕەمەزانێ کەچی هیچ تەلەڤیزیۆنێک وەرناگرێت بە پارەی خۆشی کردی فلسێک ماوەرنەگرێت نازانم تەلەڤیزیۆنەکان لۆیان لێ هاتیە زانم بەخۆیان تەسەوڕ دەکەیت کێشەکە لە چێندەرە کێشەکە لە تەلەڤیزیۆنەکانەوە لەگەر پارەکەی ئەو زاگەر کێشەی تر زۆر ئەگەر پرسیار لە کاک فەیسەڵ کرد گوتلۆ دیارنی کاک فەیسەڵ بانجی 12 نۆی 12 شانۆگەری سەلاحەدینی ئەیوبی بەشداری کرد بە دەورێکی جوان بەشداریمان کرد ئەمە لەو تەمەنەی ئێستاش زۆر کەسی احتیمال بڵێ ئەنگۆ ناتانن لە شانۆی بەشداری بکەن ناتانن ڕاوەستن بڵێ شتێکی زۆر زۆر جوان ناکرد ئەمە گەیشی جوان نەبی هەمان بەشداری دەکەین بەڵام بە خۆت دەزانێ ئەویشە ئیشی گروپە ئیشی شخص دەستە جەمعیە دەستە جەمعیە ئەفم دەکات مامۆستا خەلیلیش قسەکە هەندێک لە بۆی
ئەگەر لێم ببووریتن وەم زانی قسەکەشت خلاص بداوای لێ بردن والله يشتغل خلاص نبوه تو دست الجمعيه طبعا نبي دق هبي مخلص هبي اكثر هبي ودعم هبي اجد دعمك هذا سر هموتي اجنا اما هم حاضرين من موجودين دتوانين لشانو باش داري بكين دتوانين هر دراما شي هر دوري شي ماندريتي اما خو قاصرين بلام ايشك استا مساله دعم نمايه وكو قوتم مثلا كمان نبوت بيشه بخومان خومان بخيوكين بخومان يا سبونسر هبي بري وركا كمان او شيء دك او باري دم ورنا غوبكن كابرا سبونسر تجارت دك اگر نزاني قازل دك ناكا لو شتيت كدكا بلا لو فناكا او شتيت تجربه نكرديات اما زور نبي بي لرابردو بكينو تسكين سنكين بي لمستقبل بكينو لو مستقبل تسبكين استا ان شاء الله كاك صباح عبد الرحمن مشروع تشبيها كاك سعدون يونسيش مشروع تشبيها بلكو ايه املك لقروان هبي لسان برادر انكو بينا ولا كتري ايش زوار اما اشبه هواي وين ما مستقبل سنقر ستن بدن فرمو كاك مسألة كليرا هيش نأكترا ندر هي نرى اما دو مشكلة رئيسي مان هي بله يك تلفزيونك مان هبو كاتي خوي كركو تغطية ايرانيش مان كردبو واه لهنر ما مسلسل تلفزيون كركوك ونيا كركوك استا مشكلة متسيا تلفزيون كان مان همو دجمني هنري كردينا اما برديت مان هنر قد بدات ماني ببلاش دري كردية كاكا من بخش ناكم استا اگر حلتان دوي او املير اعلاني دكم بشاهدي او هنر من دبر زبرايانا اگر تلفزيوني كردينا تلفزيوني كردي مان هي لكردستان دلين اما صاحبي راقان خومانين هر تلفزيونك 8 ساعات كردي بي 8 ساعات يعني بيتوها كرديني استا نيا 8 ساعات كردي بي باجباري 8 ساعات وكو برهم وني ما مستا برهمي كردي او وكو برنامجك وبروجرامك وكو يعني بله ما مستا يعني دراماي كردي قوراني كردي لها مشتشي او 8 ساعات كردي بي او تلفزيون تصدقها هيني مجبور دبي دسول دو مواد كردي دقري كلا دو مواد كردي دقري خودي سانك كونه كان مجبور دبي هنرمندان بانك دكا نوسري بانك دكا سيناريوج بانك دكا اناريستي بانك دكا يعني حركتك دكوتنا بلام استا داخل يعني رأي من ويا بيشان حكومات تلفزيوني هبو وشي استاي تلفزيوني هريم ونيا بله تلفزيوني هريم دواب ونوروز ستلايتي نوروز بيشان ايش ذكرى ايشكاني حكومتي لوي بخش ذكرى ام نمديتي للدنيا حكومه اعلامي نبي بس ما مستمع بس ببور لهم التلفزيوني ما ستلايتي نوروز ما كادري ما شي شكل شي دبين شي شكل شي درا بلو كوادير دانانين ادي او بناء النبو اجزاء النبو باي 4 مليار دينار بيشان كوادير يعني معاش وردقن مبزان بلي بيشان لويندر كاديريان هبو مصور هبو همو كادير كان هم مزبوط بو اجزاء هبو همو شتشان هبو جيغان هبو نازم لو دايان خست كاما ايش مان دكرت ايش كان او ما مستعان دزانن 15 سال ما مصطفى فيصل دقي نوسيوا همو مانجي رمضانان 3 حلقه و15 حلقه اخراجي من بو نوسيني ما مستايبو ما مستا علي ما مستا همو بجداريان لك ما مستا يعني عفوا ارشيفا كشتان هلوي ونيا همو ارشيفي ملوين في باريزي خمي استا او زم اگر بجارم ديكا ارشيفي او استا باي دصالي هي عرض زمنوي بازدك او ارشيفانا زربي هرزوري ايشكان شيا چندين ايش كراوا بله ك عرضيج نكرا هلوي داندرا اما اقتراحم كرت وقتي خوي نازم لسردميشان وزيري بوون ئەمەکەم نووسی دەرێم کاکە ئەو ئەرشیفەمان باوێنە سەر هاردی گەورە ئەوان بەڕەحمەت بی کاک سەلام کۆییان دانا کە ئەو نەقڵ بۆ کاری هەستی بڵێ ئەویش نازام لۆ مەجالیان نەدا ئەو ئیشانە هەموو لەوێ خەزم بکرێتن ئەگەر خەزم بکرا باە مثلا 15 سال 15 حلقه 15 حلقه مش كرديه ونيا يقجر عرض كرا لو رمضان كاين كعرض ناكري او تا زنجيره دراماي فرميسك
نازانم لۆ لە تەلەڤیزیۆن لە KTV ڕاگیرەیە یەکجار لۆ عرض دەکرێت ئیشەکان لۆ یەکجار عرض دەکرێت ئایا خەلەلەکەیە لە ئیشەکە ئەگەر خەلە لەیە ئیش ناکەش بەڵام ئایا ئەو لزنەی کە لەوێ دادەنیشی لە هەر تەلەڤیزیۆنێکی دیارە لوزنەکەیە ئەو لزنەیە لۆ ئیشەکان هەڵدەسەنجێنی بە خراپ لۆ دائیمەن چاویان ناکەنەوە بەناو عەشیدکە ئینسان لەو ئیشەکە هەندێک باش نییە لە ئیشی دووەم باشتر دەبی باشە مامۆستا بەکرا مامۆستا فەیسەڵ بە پرسیارێک لێ بکە ئەو ئیشانەی کرا ئێستا هەست دەکەم ئەو گروتینەی جاران نماوە یەک و نەدەکرا ئەو کارانەی دەکرای تەلەڤیزۆنە گەن لایەنەگرما ئیشەکی نیشتیمانی بە بەڕێیت تەوزیعیان کرد بە بیاندا بە هەموویان دەکرا بەس لۆ نەکرا نازانم بەڕێیت لۆ ئەمە کاتی خۆی ئەوە کاک بەکرد و برادران دەزان لەو قەڵاتی کون و قوشبن نەما تەمسیل لێ نەکەی ینی کە ڕەمەزان داهات ئەمە بە حسابی جێژ نەبوو لای ئێمە کە پڕ ئیش دەبوو پڕ کار دەبوو کە ئەکتەرەکان ئیشیان دەبوو زۆر بە هانای خەڵکەکەی خەڵکە دڵخۆش دەبوو بە مسلسلاتەکان بە زۆرچی کاک بەکرد گۆتنی ئەمن ئەو کاتیش لەگەر زرار بەیاری و برادران لێژنەی فەحز بوو سلەیمانی داهات دۆک داهات کە موافقەمان سەر چاک و پاک موافقەمان هەر ئیوانیش نەمایە نەگاری ئیما ئیوانیش لێرە نادرێتەوە تەلەڤیزیۆنی هەموو کوردستان ئیشی دەکرد یعنی هەر هونەرمەندێک لە هەر شارێکی کوردستان بەهات باە هەتا لە کوردانی ڕۆژهەڵاتیش داهاتن یعنی ئەوە یەکسەر ئیشەکەیان لێ وەردەگرتن یان لێیان دەکردنەوە یان پارەیان دەدانێ ئیش بکەن بەڵام ئێستا بەداخەوە ئەو حکومەت ئیعلامی نەمایە تەلەڤیزیۆنی نییە ئەتواز دەکەی پاشەگەردن مامۆستا خەری من مەبەستم چیە لێرە لەبەرەوە ئەو تەلەڤیزیۆنە زۆرانە زۆر و بۆرە زۆری بۆری ئیشیشمان هەبی پەخشیشکەن خەڵک نازانی پێش درێ مەرکەزیەت هەبوو ئەوە تەلەڤیزیۆنی کەرکووکە خەڵک هەموو دەیدیت ئێستا بڕۆ باشترین ئیش پەخشکە سبەینێکە ئەرێ مامۆستەوە لۆچستان نییە نازانی خەڵکەکە نازانی چکو مرکزیت نییە خەڵکەکە دەبی بزانێ فلان قەنات و فلان قەنات فلان قەنات ئەوانە درامای پەخش دەکەن خەڵکەکە تەمەشا دەکەن نازان هاتوباتە لۆ خۆی عەقلی بڕی سبێ شەوێ شتێکی داوێتە سەرێ و پەخش دەکەن ئەگەر ناهیچ مامۆستا خەری باسی یادەوەرێکی خۆشمان لێ بکە یادەوەریش خۆش ئەمن طبعا زۆر کەس هەیە لە ملەتی ما فەن و واقع تێکەڵ دەکات فەن و واقع ئێستا ئەمن مەسەلەن زۆر زاران مەسەلەن دەوری ئاغام دیتە کابراایەک پێم فێرمەم ڕۆژێ ئاغا باشی ئاغا شتەکەم بدێ ئەمدا شتەکەم دەدایە ڕۆژە گوتم کاکە وازمی بێن بەزەسە مەسرحی ئاغا لێرە ئاغا نیمە با بکەی با ئەوە یەک دوام لە زاخۆی داهاتمەوە گەیشتەوە منتەقی قەندیلی هاتمە خوارێ لەوێ لە وەختی خۆی بە قەندیلی هاتووە هەبوو پێش 6 ساڵ ئەفغانیان دەگوتیان ئەوتە حوسێن بەک لە محمد السيوي على اساس ام السيوي مكشتيو او اتوكو سيوي كوشت اتو غداري اتو بتزدي والله ببدا اسباب كذا ما كشتي بركا كان مخلي امام والله ما وينازن اتو حسين بشي مقصدم اديك هاك صباحش عين الدوري باكوي سان عالم رجالي بو قسام بيدغو جونا بيدلا تمثيلي اويت مامي الا مقصدم بله كاك حاجي اتو الكابراك لسوران قوتي دي كوجم باشە کاکە تو باسی چ لۆ بکەم واللهی مامۆستا هەر یادەوەرێکی خۆش ئەو قسە خۆشانە ئەمن یادوەریم زۆرە لەگەرە و کابرایی بەڵام یەکەچیانکەوە باز دەکرێت پرۆڤەی قەڵای دمدممان دەکرد لە قەڵای دمدم دەوری ئیبن بەتوتەیدا من ئەوەل جاری سەعدون یونس زۆر پێ تێک چوو ئەوجا ئەم لە دوو حالەت قسەی سەیرم لۆ دێ یان زۆر کەیفم هەبی یان زۆر تووڕەبی هەن تووڕە بووم ئەوەش کابرایەک دێ دەرێ ئەو جێیەکی بڵندیان کردیە جێ بڵندەکە عەلە ساس کۆشکەکە خانی لە زێڕی لە سەری دادنێ جێ خانی ئەوەش خانە عەلە ساس جێی خانی لە بزێڕینە کابرایەک دێ لە شەخسەکەی دەپرسی دەرێ ئەو جێ برندە چێ لێ دادەنیشی گوتم ئیبن بەتوتە پێکەنینێک پێکەنی چی کۆر هەبوو لە قاعی بەربەوە مامۆستا فەیسەڵ جان
چەقۆکان ئێستاش لە ئاسمانێک گەمەی دەکەن یان ناوە بێگومان بەس ئێستا دابەزیە ئەتو باسی یادەوەری خۆشەکان کە خەڵک ئێستاش ئەوەی لە بیرە بەێ دوو چەق لە ئاسمان گەمەی دەکە ئەوە دەوری سەمەد قەسابی لە کەونە دەرکەی زۆر دەنجی داوە پاشیویش من 15 حەڵقەم نووسیەوە لە کەونە دەرکەی کاک عەلی لەگەر بوو کاک بەکە لەگەر بوو نازم حاجی لەگەر بوو حاجی لەگەر بەس هەندێک یادگاری خۆشم هەیە ئەمن یەک لەوانە زاران لە ساڵانی هەفتە حەفلە دەکرا گۆرانی بێژ داهاتن دوایە مەسرحیە تەقدیم دەکرا ناوقا عیشعبی ژنە و لایەدا دەنیشت وەکو کولتورێکی لە یاد ژن لەو لایەدا دەنیشت پیاوەچی لەو لایەدا دەنیشت بەس خۆشی و ناخۆشیەکە لە چ بوو دەبا ئەمە بچین هەمومان لە ساحەی مەلعەبی کورسی هەبوو کورسی ئاسنی کوونەکان دەبا بە لۆری ئەوانە بارکەین ڕێزکەین لە ناو قاعەی دوایە وەچی مەسەلحەتەوە بە حەفلەتەوە سێ ڕۆژ ئەومان دەبردەوە ڕۆژ بە ڕۆژێش دەبا ئەمە سێ چار تەنەکە گوڵە بە ڕۆژێ بەس ئیلای ژنا بمانی لە هاردی ئەوە پێکەوەیشمان دەکرد یادگارێکی خۆشیش ئەوە برادران ئاگادێنن ئەو مەسرحەیەی کاک عەلی باسی کرد ئەو زاکە نازەم ئەو بویان نا حەرەسەکە بوو لە پێش شای لە پێش شای ئەو حەرەسە خزم و کەسی هاتبوو منداڵی بردیان لەگەر بوو کابرا ئەوە لە کاتی تەمسیلیە ئەوانش لە ڕێزی پێشەوە دانیشت منداڵەکیان زۆر دەگریا زمورەکە تقریبان پێی ناخۆ ژنەکەی پێ هەستا گوتی ئەوە زۆر دەگرێ و منداڵە ئەمە دەڕۆین گوتی باشەوە بڕێتان کەم کابرا ڕۆی مسرحی بەچێش هەتا دەرکەی دەرێ دەست خۆش مامۆستا چەندە لەگەڵتان دانیشین یادەوەریەکان زۆر خۆشن بەڵام بەم شێوە ئەمە زۆر سوپاستان دەکەین دەینە کۆتایی بەرنامەکە و زۆر سوپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان سپاسیەوە دەکەین سپاسی ئەو برادرانەی پشتکانڕێن سەوت و مکیاز و دەرهێنە دەستی ماچبوونیان دەکشین لە کۆتاییدا سپاسی ئێوەش دەکەین بینەرانی عزیز هەر چاپ